سبەینێ سێشەمە لە هەولێر لە بارگای یابینایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەو کۆبوونەیەکرێت لە نێوان هەر سێلانەکەی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و پاشانیش خۆ ئامادەکردن ئەبێت بۆ ئەوی کە کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی کوردستانیش تەنها ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کە ئەو هەنگاوانەی کە بۆ دابینکردنی موچەی هاوڵاتیانی کوردستانە موچەی موچەخۆرانە بە تایبەتی لە چوارچێوەی یاسای کوردێنانی بودجە و وەرگرتنی قەرز دەرچەیەک هاتوۆتە پێشەوانێک کە لە بەپێی خاڵی حوتەمی ئەو یاسایە بتوانین هەموو پێکەوە دانوستان بکەین و هەروەها تیمێکی کەش لە داهاتوودا بڕوا بۆ ئەوەی خۆ ئامادەکردنە بێ بۆ دابینکردنی بودجەی هەرێمی کوردستان بۆ میزانی ساڵی 2021 هیوادارم هەموو پێکەوە بەیانی کۆبوونەوەیەکی باش بکەین تەنها و تەنها بۆ دابینکردنی موچەی خەڵکی کوردستان و دابینکردنی گوزەرانی خەڵکی کوردستانە کە لە بارودۆخێکی سەختی ژیاندا. کۆبوونەوەکە زۆرتر بۆ خۆ ئامادەکردنە بۆ کۆبوونەوەی سبەینەی بابرێن لوتکە سێ لایەنەکە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە و پرسە گرنگەکەش کە لەسەری ڕێککەوتنی خاڵی ئەساسیەوەیە کە چۆن بتوانین بگەین بە ڕێککەوتن لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەی ئابووری خەڵکی کوردستان. باشەکە دۆبووی کە هەرێم پابند بێ لەگەڵ ڕێککەوتنەکەی بەغدادا ئێمە سووری لەسەرەوەی کە هەرێمی کوردستان دەبێت ڕێککەوتنی تەواو بکە لەگەڵ بەغدا بۆ ڕزگاربوونی خەڵکی کوردستان لەم نەهامەتێکی ئێستاە چونکە بەڕاستی خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتیش ئەم منتیقی ئێمە لەسەر ئاگرە ئێستاکە و دۆخەکە تا دێ خراپترە بێتەوە خراپترە بێت بۆیە لە ئێستادا ئەم منتیقەیە خەریکە ئەکوڕێ هیچ سیر تحمل ناکرێت نەخەڵک تحملەکانە لایەنە سیاسەکان پێویستمان بەوەیە کە لەگەڵ بەغدا ڕێککەوین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە چکە هیچ دەرەچەیەکی تر نییە ئەوەی کە زۆر گرنگە و خاڵی گرنگە و بەیانی کاری لەسەرەکەین و ئیشی لەسەرەکەین مەوزوعی بژێوی خەڵکە و معیشەتی خەڵکە و موچە و بودجێ و ڕۆڵی بابرێن پشکی هەرێمە لە بودجەی 2020 ساڵی داهاتوو ئەمە خاڵە ئەساسی و مرکزیەکەیە دوای ئەم خاڵانە ئەکرێ خاڵی تری بێتە پێشەوە. Das